گەلە رادیۆی دەنجی گەلە. گفتوگۆی ڕووداوەکان، ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. لە هەرکوێکن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان بە یارمەتیاوکارانم بەرنامەیەکی نوێی گفتوگۆی ڕووداوەکانتان پێشکەش دەکەین، لەگەڵمان بن. بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە دوو مژار دۆخی باکووری کوردستان و تورکیا دوای دانانی قەیوم و دەست بەسەرداگرتنی شارەوانیەکان لەلایەن دەوڵەتی تورکیاوە. لەسەر ئەم مژارە لە ستودیۆ میوانمان لەگەڵدایە بەڕێز زەردەشت عەلی و ڕۆژنامەوان و هەروەها لەسەر هەڵبژاردننی ویلایەتە یەکگرتووەکان و کاریگەریەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوین و بەتایبەت ئێران بەڕێز کارزان عەلیمان لەگەڵدایە ڕۆژنامەوان، ئەویش لا ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵمان دەبێت. ئەم هەڵبژارنەی ئەمریکا بە لە کاتێکدا دەنگۆکانی سەر لە نوێ دەستپێکردنەوەی قۆناغی ئاشتی لە باکووری کوردستان و تورکیا کەم و زۆر دەبیسترا و هەندێک ئاماژەش بۆ ئەمە دەبینرا لە 3 ڕۆژ لەمەڵ بەرەوە وەک دووپاتبوونەوەی ساڵانی پێشوو ڕژێمی تورکیا بۆ جارێکی تر دەستی کردەوە بە دانانی قەیوم واتە جێگرەوەی سەپێنراو بۆ 3 شارەوانی مردین و ئێلح و خەلفەتی کە شارەدارەکانی هەڵبژێردراوی گەلن. بەڵام ئەمجارە گەل لە باکووری کوردستان بە نیشاندانی پەرچەکرداری توند بەرەو ڕووی پۆلیسی تورک بوونەوە. شەوی ڕابردووش هێزە سەربازیەکانی تورکیای داگیرکرد لە شاری باتمان هێرشیان کردە سەر خەڵکی خۆپیشاندەر و گازی فرمێسک ڕێژیان ئاراستەی خەڵک کرد. هاوکات گەل و بەتایبەت لاوانی شۆڕشگێڕ بە دووروشمی کوردستان گۆڕستانی فاشیستان گڕیان خستە سەر ئۆتۆمۆبیلە سەربازیەکانی سوپای تورکی داگیر کرد. لا ڕووداوێکی تریشدا دوێنێ دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپا وتی لا تورکیا کێشەی کورد نییە و ئاماژەی بەوەشدا کوتەی کێشەی کورد یاری ئیمپریالیستەکانە و با کوتەی باخچەڵی ئەو کەسانی بۆ شارەوانیەکانی ئەسین وورد خەلفەتی ئێلح و مەردین وەکو قەیوم دانراون هیچ پەیوەندیەکان بە قەیوم و نکۆڵیکردن لە ئیرادەی نیشتمانیەوە نییە، بەڵکو بەهۆی پەیوەندی ئەو شارەوانیانەیە لەگەڵ تێرۆر. بەڕێز زەردەشت عەلی ڕۆژنامەوان بەخێر بێ، سپاس کە لەگەڵمانی لە ستودیۆ. هەروەک ئاماژەمان پێکرد بەرخۆدانی گەل لە هەمبەرکردەوەکانی دەوڵەتی تورک لە باکووری وڵات بەردەوامە وەک دوایین هەواڵ و پێشکەوتنەکان. خۆشحاڵە بین زانیاری نوێ سەبارەت بەم ڕووداوانەمان بۆ باسکەی. یعنی بڕاستی ئەوەت شتێکی گو ئەمنەل بەندی بوو ساڵە 2015 حتا ئیرو دەوڵەتە تورک و دەسەڵاتداری ئەوەی بۆ تەفگەرا ئازادیە کورسانی تێک ببێی و دەستکەفتی واش خۆڵەی ڕاکەی شەرەکی قڕکردن دای دەست پێکردن ساڕایەوی شەری دوم دکەی تەنێ باکوور نەما جیهاد بەرێ خۆدا ڕۆژەوای کوردستانی جیهاد بەرێ خۆدا باشووری کوردستانی یعنی کوژ دەستەی وەرە ئیرو کارێ بەلکی ێریشی ڕۆژەواتی کوردستانیژی بکەی بەڵکو هدف بەلیە استراتژی بەلیە استراتژی چییە ئەونا vê استراتژیە خۆ هشکارە دبێژن یان تشتێکی veşartî nîna dibên em ê mîsaqî millî ji nû ve saz bikin ango başûrê Kurdistanê û Rojavayê Kurdistanê tevlî sînorê xwe ê niha bikin yanî sînorê xwe ê niha wergerênin zamanê beriya şerê canê yekemîn dema Osmanlıya ev stratejiya we gelin pirê yanî û vêna hişkare jî dibêjin carekê di duwa siya nebêjin bi cara evêne deklare dikin beramberî kameraya li beramberî dinyaya hemû vê dibêjin halîle di çerçeve vê stratejiyê de şer û têkoşîna ku li şerê ku li hember gelê Kurd dimeşînî tev dixê xizmeta vîna da duwarê leşkerî da hewl dan ku başûrê Kurdistanê
تمامی داغر بکن به دست به اولبندیا بارزانیا به آلیکاریا بارزانیا روجوای کردستان خصوصا کو او شحوله راکن برخینن ده اف حولدانی وان دومن اف بصالة دوم ذكي يعني نتشتكي نوا فقط اشتا دما ماتن سيوي كي آدار البجاردنا دا سبيكر البندا قالك تشتابون دا انجاما في شارك كركرني قد ابو دا سبيكرن دا فقط انجاما البجاردنا دا كتعولي كي قالي كرد چوك داناينا وكا قو دباين وكا كل بندي بون وچونا البجاردنا برجيه كبلند شرادري كرساني بريواب تسخصن قال كرد حاليا اف قبول ناكن فينا تعامل ناكن دلوقتي في تعامل ناكن يعني هكا استراتيجيه وي وهدف وي دمي مرفدين بيشبري خو تشاخي كو هالبجاردن انجام بو ديار بو كو انجامك ايرو در كيف بيشبري ما ان قوي دستين سر شارع دريا يبركم جرى عولجي بري نهب ضد الدوره دي دستاين سر شارع دريا انا اجي كيف دبارك حاليا وكي مقولتي نتشتكي كو ندهات باينة نا سوربريزة كا نتشتكي كو نبيش ندهات ديتنا بيكو مان هاي تشتكي يعني كو البند بون بندا فينا بون دفردا بروبلم ترى فقط بروبلما ما تراسي بخوازي قلب بريارة aslında حالي حاضر دا وقتام ديمانا دا بينن وكا روجا وان شوبين روجا في چه دا ديمانا دا خبر دا بينن تلفزيون دا قالوا بريارك وبلديه خوش شون بكري شارداري خوش ديسه شون بكري فقط فردهن بروبلم هنا يعني بروبلم شيء ام تفكرك وقالك بالنستا ام باي تشتي مشرونا ام نال باي قانون انا هكا ام باي قانون بقرن بيسن تشتكي من هوال مديا حالة فرده تشتي جرين تشيا كو ام تشتي مشروع بقرن يا مشروع شيء امي بكن وجه حالي حاضر دا برخوادان لهمبر و دست سرکران شهرداریا برخوادان که پر قیمتا پر بنرخا و ام باورن کوی انجامشی بگلی لیولی اف ام بيجين كي برز دمك كرت اف انجام دركبي حولي جبت دمك كرت دركبي حولي تشتك لازمه او جا افا البايت تشي مشروع بقرن يعني نافا سينور قانون هذا نمينن يعني نافا سينور قانون هذا بتشبكا وبتليليا وبكلاما اف دولت شون دا قاف نافيجي جبون قاوي بدولت بدن شون دا بدن عافيتن بيويستكو تكوشينا كمشروع يكون ندنا بقانون هذا جديد قريب بمشروع زور باشا يعني هاد ببيق سكاني خوشتان لسالاني بيشوش ام كردوي دولتي ترك روي داوا چندين جاردس بس شارواني كان ديوا قيوم دانراوا بلا لا وانو لا شاركاني تريش جیاوازی بر خودانی ام جاره گل لگل جارکانی پیشو چون دبینن آن ها في بر خودان گل یاد و چند روز داویدا دوار هجماري ده هنا كدي زيادة يعني هنا كدي نتني سي باجار كردستان برخدانه الباجار كردستان حموي بلاغويا فقط وكي موجود السنة قانون ده تيشتن تيجرتن بروبلم دفرده يعني كو مثال سياسة ديمقراطيك نتني دناوا قانون ده تبقري جاوي خبر ده تشتي مشروع يعني يا مشروع يا مشروع أنا شهرداري قال إرادة خب بيان كريه بدنجي خب شكل كي مشروع دولة دادگر كر خاطر دست تاني سروي دنجي دست تاني سر إرادة أبنا تشتكي نورمالا كمرة بقبول بكيا لو البرامبري في لهمبر في برخدار كخرط خوازي بيجو من جال سر بيايا البرخد دي نتای الباجار کی دو سیاجی لگلک باجار کردستان برخودان دوند که ویج ناو شون نجی دوند که لیبانی وکی مگود لازمه کو قدمه کی انگاری رادیکالتر بنره بگومان قدمه کی دی بلند بی جات پیتن و دبت چه بکرد یعنی بو که او با اره یعنی گل وکی کلا دیجی مگود امین نل پای یعنی چرچوا قانون دا نمینن چرچوا قانون درباز بکن باشه لچرچه قانون تپار بون دبیت چی بکن یعنی گل او کسانی که لشارکان بجی دیرو کاماد دمی نیز حوجنا کی مهرن دیرو کیجی دم کرد پیشتی شهرداری البجاردن شهرداریا نخواستن کو مزبطه خباتی بدون شهرداری وانی کلی وانی چیکر برخوادن که به هم بادا نشاندان قانون مانون نگرتن داری جوا الباقي قانون أنا شون بداخلانية بداخلانية سازيان ضد سينور رمان
بس أنا أو قردن بيجو مانو دوي ليسا سازي ديمقراطي قال جدا در هيل جدا بيوسا دستكي بدن فقط أساس إيكو وي أنجامي تاين بكي برخدانا قال يا مشروعة نا قانونية يعني قال واني وساكر قال واني باي قانون انا شو قال رابو سرخو سردان هذا سبيكر يعني سردان صالي نوطا تباكو مرف او برخدان تماشات كير مرف خدنا وصالي نوطا دي تشتكي برجرينج بو وهكا انجام هاته بيغرتنجي جبر طرز تكوشيني بو يعني بيزا طرز تكوشيني هنا كده راديكال بي هنا كده دري سينورا دري ياسيا بي والبايتش مشروع بقري والسياسات الديمقراطية جي البيشابين نبي أصلا يعني راستا جا دچین سر او پرسه گرنگه که ام کردوی دولتی ترک لاستادا لکاتێک دایکە هندێک هیوان لەسەر دەست پێکردنەوەی گفتوگۆکانی ئاشتی هەڵچنرابوون وایە دەست با پرۆسەی ئاشتی بکرێتەوە پێتان وایە ئەم کردەوەی تا چ ڕادەیەک ناپاکی نیازەکانی دەوڵەتی تورکی بۆ ئاشتی چەسپاند يعني بتشتكي دسبيك زادن تفجري البس أخذ ديار كر أم قالت كيد كر أول مديا أم قالت دسترات داريا AKP مهبت كن بله AKP مهبة سروكي وا بقرا حطاب أندامي وا بريوا جي شام دك فاشيستين حاليلا هلا أم قال مهبة وقتهم بكن إنسان كوكي بخشلي وكي أردوغان اف جبنگاه اوی هاتنا ناویاب ترکی او دبیشن قومنیزم قارشی مجادله در نکلری بریا سال عشتیا يعني جوان فاشيست جاني الدولة واتن رخصتن كرن سازيا دا بجي كرن ناوي وا سازيا كربون تيكوشينا دجبري قومنيزمي تيكوشينا دجبري شورشكري يعني امولو بيجن اف جور هاتنا يعني چاندك قولو بورايا سريه كي قولو فلسفه كي قولو بورايا تولسين جوات تشتك در ناكفي يعني بخشالي تشتك كردانش كردستان بكي نينا بخشالي بكي بلكي قتلياوه بكي اردوغان كذا قولو نافبرا اردوغان بخشالي دي تشتكتنا لولا بارتيه تشتك قد دسبيكي دا تماكن نو وانا خبر دا قو هكا وين جدينا وين جدلن رابن ايزولاسيون سا سراكاتيا من راكن ويجي وين راكن دبين برسكريكي چارة سركن تفكر آزادی دبیم ناگرن قانون ترور ها امیش حوله را کن امی تنه بکن و دبیم پرسکریا کل چهار سر بکن اف پارادوکسا که پرمازنا تشتکی کنه عقل انسان نگره ها کیه مخاطبه وی پرسکریکی کیه اف پرسکریک دخصی حوله مخاطبه وی اوا بجا دولت ها داگرکر و دسترات داری آوینا دبیجه کی امی وی مخاطبه دین عالیه کی حتی هذا بجنه مخاطبه دبي معطى ما قال وقت بيقال تشتكي بير قال مبلكيه نبليه يعني خلينا دفردها حلاك عثمانيه وقت تفجار وقت قال ام لامبر في سياسات غريب يعني ابني صلاه لامبر في سياسات او كتي ما شاء الله تيكوشيك تي ما شاء الله حاليلا اف تشتكي دبيجن بن امكارن قالك تشتادرخن ديرو قواجي بر تشتاج مرد بيجي تونسينا الفردا يا مهم او بكون مالا تفجار وقال كرد هالوسك راس اللي درجة عول التفجار هالوسك قد ياركر كو تمام ام جبو اشتيك برومات آمادنا فقط جبوك ونكاربن صاميات اخوة ايران بكن بيوستكون تجديد السر لبرتيا من راكن برياردري بري هرتشتي جبركم مخاطبة تفجاري الريبرت برسكريك الريبرتيا بله ايكو اف بروبلم در خصي حوله اف صورن كرد كرنا خدينا سامه آنينا ايرو ريبرا بويا الريبرا بوج عليه كي يزوره بكن اما جالي كي بروبلم حال بكن اتشتي كون نكي عقل انسان حاليا تفكر رجع عقول هالوسط ودياركل وباجا دركت عليه كي براستيجي نيتا نچاره سريا اف مثلا قيمه بين مشتا إيريشي وإلسر روجاواي كرساني ما ديتن حتى فرني إنسان أبو مكرن يعني فاشيزم كونه كي هي التربية اللي برنا تشتكى وبصراحة قال كنت لامبر في فاشيزم شرط كي تكوشينت كي يعني حاليا يعني قوتني وا وكرني وانا دروجة عول حتى إيرو ناكوكي نابرا والدربو ضغط ديتن ضغط فام كرن قال كل فام كر تفكري فام كر وحتى إيرو راسيا وبتر ده كتحولي جناو شو نجي بيجو مان تكوشين لازمه يعني
لامبر باخچەی بێ تەکۆشینێ تنکارت شتێکی بکەیت باخچەی بۆ فاشیستە یانی ڕاستە جا هەر لەسەر قسەکانی خۆشتان و دێنە سەر ئەو پرسیارە گرنگە یعنی وتەکانی باخچەلی کە دوێنێش دیسان ئاماژە بەوە کرد کە دەبێت ڕێبەرۆ جەلان بێتە پارلەمان و دیسان یعنی لە پارلەمان قسە بکە پێتان وایە تا چ ڕادەیەک دەرخەری ذهنیەت و منتاڵیتی هەرچەند ئاماژەتان پێدا بەڵام پێم خۆشە ورتر تا چەند دەرخەری ذهنیەت و منتاڵیتی دەوڵەتی فاشیستی تورکە سەبارەت بە گەلی کورد بە گشتی و تەفگەری ئازادی کوردستان بە تایبەتی ئاسڵ نێزیکە دەوڵەتی ئاین زەوەندە بە تشتێ باخچەلی دەبێت باخچەلی چ دەبێژێ گازی ڕێبەرتیەتکی دەبێ وەرە مەجلیسێ ئیران بکە بێژێکی تەفگەری ئەزدا و دکم ئەم تێک چوون ئەم تەسلیمی دبن یانی تشتێ سەبینێ ئەڤە و لە هەمبەر بێ سەرۆکەتی بەرخۆت دێ گەل بەرخۆت دێ تەفگەر بەرخۆت دێ یعنی کەسی کو قبول بکە نینە 5 ساڵە ئەم شەهیدا ددن بە 10,000 شەهیداتنە داین گوندێ ما باژارێ مە وێران بوونا باخچەی لە گەل وێ دبێژێکی وەرن بێژن خلاص ئەم تشتێکی ناخوازن جا پێتان وایە شتێکی وا ئیمکانی هەیە یعنی نەممکنە تشتێکی وسا نەممکنە تشتێکی وسا یعنی ئەم ئاینە حتا ئیرۆ ڕێبەرا بۆیە چ شتێکی ونۆژ ڕێبەرا بۆ پایە دەوڵەتە فاشیست ئە تشتێکی نەممکنە یانی ئاکامەکانی ئەو قسە کە خۆشیان نەزانن کە ممکنیە پێتان وایە چییە؟ بەڵێ زان ئاسنەت پایین ئەو بخۆت پایین دەبێ ئەمێ وێ زەختێ لەسەر وا بکەن سەر ڕێبەرا بۆ زەختێ بکەن سەر گەل زەختێ بکەن سەر تەفگەرە زەختێ بکەن بەلکی وەرن تەسلیم بنیانی ئەو بخۆش وێ باوەرن یانی شەڵی ذهنیەتە پێتان وایە بەڵێ بێگومان سەریەکی نەخۆشە بەریار شاوەڵ مەدیەوە دەوڵەتا تورک سەری وێ فەلسەفی سەریەکی نەخۆشەوە نە سەریەکی نۆرمالە سایە یانی تشتێک و دەبێژێت تشتێک و تفکرێ نەل گۆرە سیاسەتا دنیایە تشتێکی پر جودایە هەڵی لە پرۆبلەمە یانی پارادۆکسی زۆری پارادۆکسێک پر مازنە ئەف پێویستە کوژ هۆرێ بێ ڕاکردن یانی ئەف سەریە نەخۆش ببێ یانی دروست ببێ یانی بێ وێنا چارەسەریە پرسکریا کورسایی نەممکنە ئەوی تێکۆشینەکە خورد یا تەشبیهێ سەرەڵدانێ دما کوبانه دلاز مجبور ویدمی افدم انجا بواسر لنا مقاربن هم ایزولاسیون سر سروکاتی راکن هم پرسکریا کرد بخن روجوا ملت ترک و دولت ترک دا و دنیای دا وکی ده به تکوشینا دوی آسته دا کنها من مشینن مخابن ترناکه یعنی پێتان وایە دەوڵەتی تورک ئەو شکستانەی کە لە بەرامبەر گەلی کوردە لە هەڵبژاردنەکانە لە شارەوانەکانە بەدەستێنێت چۆن پێناسەی دەکات وەک حکوومەتی ئاکەپە مەهەپە یعنی چۆن ئەو شکستەی پێناسە دەکات کاتێک کە گەل ئاوا چالاکی دەکات و وەک ئێوە دەڵێن ڕاوەستاوە و یان تێکچوونەکە مەزن ژیان ئاسنە نەجارە ئەولەژی ساڵە 2015 حتا ئیرۆ تێک دچن دوارێ سیاسی تێک دچن دوارێ عسکری دە تێک دچن دوارێ پۆلیتیک دە تێک دچن هەر وارێ دە تێک چووینە فقط شتە بەلکی هین پرۆبلەمە مە بخواانە وەکە ملەتی کورد پرۆبلەمە مە هەنە پرۆبلەمە هەفکاریەکی هەنا پرۆبلەمە تارزێ تێکۆشینەکە دا رادیکال دا ئەنجام گرانە دیاریدا فقط ئەمکارن وێ ڕەحەت بێژن لە باشووری کوردستانی لە هەمبەر گەیلوە تێک چوو دەوڵەتە تورک مثال گوتن کی امن ناوک دمک کرد دا باشوری اشکال بکن ور کلید بکن بکت ورد آسه بره فقط آساک واد گایده و بخاطر ورد کلید بو چیزی که حال حاضر بکنینا دوار سیاسی دا گوتن امن جواک جوارا قد بکن جواك بخوفه قريب دن حتى دن نقاش هذا التلفزيون هذا جارم تماشات كن دبيجن بدناوا سياستها كرد دمارك هيك ومكارم بخوفه بكن انا باي حولداني وينا فقط اول شيء نبو دل بجارتنا داويدا ما افديت يعني قال بريارة خو برزرال ديار كر إنادة خو برزرال ديار كر هاي تشكو علي بنا بلرا أري ما زحمتك شانن بيقومان بدل مدان أبي مدان أري بدل إكرانجي مدان جناو شون ده جامي بدن راستي بدن فقط راستيك الحوله هيكي دولة داغر كر ادي نما قاري لهمبر گلي كرد سركفتره كنت با بدرس بخي راستا زور سپاس برز زردش زور من پێخۆشە ینی لەسەر مژارەکە بە کورد بە وردی قسە بکەین بەڵام کاتکەمە زۆر سپاس بۆ ئامادەبوونت دوایین پێشهات یا شتێک کە بت هەوێ بیڵێ تکایە بۆمانی باسکەی
یا وید خوازم بیجم بو بطیبت گلی باکوری کردستانی اف حقارتك مازن الوات يكرن بيست في حقارتي بالتقوى قبول لكن تشب بيست بيكن يعني تشتي يعني كريني مشروع برخدانا مشروع اصلا شون ده قاوينا بيجن دنابا قانون ده قوا آسي نهيرن و از هيفيدارم و بندي مجيكي قدامك كرت هكا تكوشنا كله راديكال وخورد بريحي سر الله صاري نوتا بمشانن اف دولة ترك اف فاشيست وشون ده قاف باويجي سپاس بۆ بەشدار بوونت. سپاس باش. هەڵبژارنەی ئەمریکا با گرنگترینی 164 ساڵی ڕابردوو دادەنرێت لەلایەکەوە بۆ نێوخۆی ئەمریکا و لەلایەکی تریشەوە بۆ تەواوی جیهان. کۆشکی سپی ئەو ناوەندەیە کە بڕیارگەلێکی گرنگی جیهانی تێدا دەدرێت و بە واژۆیەکی سەرۆک دەکرێت جەنگێک هەڵبگرسێت یاخود کۆتایی بە جەنگێک بهێنرێت. ئێستا شەڕەکە کەوتۆتە نێو خودی کۆشکی سپیەوە، شەڕی برنەوەی کورسی دەسەڵات. هەر کەسێک ئەو شەڕە بباتەوە دەبێتە سەرۆکی پڕهژمونترین وڵاتی جیهان. لە ڕووداوێکی گرنگدا ئەم بەیانیە میدیاکانی ئەمریکا ڕایانگەیان کە ترامپ سەرکەوتووە و ئەوە ترامپ بووەتە یەکەم کاندیدی کۆماریەکان لە ماوەی دوودەیەدا کە دەنگی جەماوەری بەدەست هێناوە. لالایەکی تریشەوە بەشێک لە سەرکردەکانی جیهان پیرۆزبایی سەرکەوتنی لێ دەکەن. سەرگۆزیرانی ئیسرائیل بۆی نووسیوە مەزنترین گەڕانەوەی مێژوویت پیرۆز بێت. بەڕێزان لەم بەشەی بەرنامەکەمان لەسەر ئەگەرەکانی هەڵبژانەکانی ئەمریکا لەگەڵ بەڕێز کارزان عەلی ڕۆژنامەوان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە گفتوگۆ دەکەین. بەڕێز کارزان گوت لێمە بەڵێ سڵاوتان لێ بێم کاتتان بەخێر بێ. زۆر سپاس. بەڕێز کارزان دەست بەجێ دەچینە ناو پرسیارەکانمەوە. کۆماری خوازەکان زۆرینەی دەنگی ئەنجومەنی سنا واتە پیرانی ئەمریکایشیان بەدەست هێناوە. هاتنە سەر دەسەڵاتی کۆماری خوازەکان بەڕای ئێوە بە نسبەت دیموکراتەکان ینی بۆ ڕۆژهەڵاتی ناوین چ جیاوازیەکی دەبێت یا دەتوانێت ببێت؟ سڵاوتان لێ بێ، سڵاو لە گوێگرانیشتان. لە ڕاستیە تا ئێستا ئەنجام سەرتایەکانی هەڵبژاردنەکان تەواوەتی یەکلا نەبووتەوە لەبەرەوەی گۆڕانکاری بەسەر دەنگەکانە هاتووە. ئێمە لە ماوەی چەند کاتژمێری ڕابردووە ئەبینین کە ترامپ لە پێشینەیەکی زۆر لە پێشەوە بوو لە پێشهادیسەوە، بەڵام ئێستاە گۆڕانکاری بەسەر دەنگەکان هات. هاریش جارێکی تر پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینی کە ئێستا ژمارەی دەنگەکانی گەیشتۆتە نزیکەی 425 شتێکیوە. ینی هێشتا ماوە یەکلا ببێتەوە کە ئایا کۆمارەکان بە تەواوەتی سەرکەوتنی تەواویان بەدەستێناوە یاخودنا. بەڵام لە ئەگەری سەرکەوتنی کۆمارەکاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپاش بەپێی ئەو ڕابردووەی کە جیهان لەگەڵ کۆمارەکانە هەی بووە لە سەردەمی ڕابردووە کاتێک کە ترامپ سەرۆکی ئەمریکا بووە، سەردەمێکی باشیان تێنەپەڕانوە یاخۆت ئەزمونێکی باشیان نییە لەگەڵ کۆمارەکانە، بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپاش بەگشتی. چونکە لە ئەگەری سەرکەوتنەوەی ترامپ کەسێکی سەرمایەدارە، هەمیشە کاری لەسەر بابەتی ئابووری کردووە، بابەتێکی استراتیژی تۆکمەی ئەو تۆی نییە بۆ گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ کەمکردنەوەی هەژمونی ئەو دەوڵەت نەتوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە لە ئێستاە ئەو پرۆژەیە کە لەگەڵ ئیسرائیلە پێشیان خستووە بۆ گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەکرێ ئەمە گۆڕانکاری جدی بەسەرا بێت لە پاش هەڵبژاردنەوەی
هەڵبژاردننی ترامپ ئەگەر بێت و سەرکەوتن بەدەست بێنێ ئەمە واکات کە خەڵک لە ئێستاە ینی بەگشتی لە جیهاندا بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا ترسێکیان هەبێتەوەی کە پاشەکشەیەکی بەرچاو لە سیاسەتی ئەمریکای بکرێ هەم لە ڕۆژهاتی ناوەڕاست هەمیش لە وڵاتانی دیکە بەتایبەت بۆ جەنگی ئۆکراینە هاوکارەکانی بوەستێنێ هەروەها هەڕەشەیەکی گەورەیە ترامپ لەسەر ناتۆ کە هاوکارەکانی بۆ ناتۆ ڕابوەستێنێت ئەمانە ئەکرێت ببێتە هۆکاری ئەوەی هۆکارێکن بۆ ئەوەی کە ترسێکی لە لای سیاسەتی دەرەوەی ئەمریکا دروست کردووە هەرچەندە ئێمە ئەتوانین بڵێن کە ئەنجومەنی پەیرانە لە ئەمریکادا بڕیاردەری سەرەکیە بۆ دیاریکردنی سیاسەتی دەرەوە یاخود بەڕێوەبردننی سیاسەتەکانی ئەمریکا لە تەواوی جیهاندا بەڵام کاریگەری ڕاستە و خۆی کۆمارەکان لەسەر ئەم بابەتە دروست دەبێت بۆیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئەگەرێکی زۆرە بەتایبەتی ئێمە وەکو کورد ئێمە ئەزمونێکی جیاوازمان هەیە لەگەڵ ترامپا لە سەردەمی ترامپا هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان پاشەکشیان پێکرا و بەرەو عێراق کشانەوە لەو سەردەمەیە ئەکرێت ئەمە یەکێک بێ لە مەترسیە گەورەکان کە ئەمریکا بابەتەکە ئەمە نییە کە ئایا ئەمریکا پارێزەری ڕۆژاوای کوردستانە چونکە لە ڕۆژاوای کوردستان گەلی کورد خۆی پاراستووە بەڵام بە کشتانەوەی ئەمریکا بۆشایەکی گەورە دروست دەکات بەوەی کە تورکیا ڕاستە و خۆ بتوانێت وەکو ئەفرین وەکو سەریکانی وەکو ناوچەکانی دیکە هێرشی چڕ و بەرفراوانی زەمینی بکاتە سەر ئەو پارچەی وڵات و هەروە ئەو ئەزمونەی لە ماوەی 12 ساڵی رابردوودا بەدەستێندا و ئەو دەستکەوتانی کە هەیە لەوێ بیخاتە ژێر هەڕەشەوە هەر چۆن لە ئێستادا هەبوونی ئەمریکاش هێشتا لە ژێر هەڕەشەدایە بابەتەکە ئەمەیە کە هەبوونی ئەمریکا چۆنێت جۆرێکە لەو جۆرەی کە ئەو دەسەڵاتە ئەو دەوڵەتە نەتەوە پەرستەی تورکیا پەنکێشەکانی تۆزێکەم بکاتەوە بەڵام بەڕێز کارزان لە دوایین هەواڵەکانە زانیمان کە ئەمریکا بنکەیەکی نەهێنی لە ڕۆژاوای کوردستان بنیات ناوە ئەو توێتی ئەوە بۆ پاراستنی سێگۆشەی سووریا و عێراق و ئوردنە ئەوە چۆن لێکەدەنەوە یعنی لەو دۆخی ئێستا خۆی لە ڕاستیە هەیە شتەکە بابەتەکە بوونێکی تەواوەتی هەیە بەڵام بەستەکە چێتە ئەموتمان بابەتی هاتنی ترامپ بابەتێکە کە وابەستێ بە بابەتی ئابووریەوە لەبەرەوەی ترامپ بیر لە ئابووریەکە کاتەوە گەڕاندنەوەی ئەو پارە زۆرە یاخود ئەو داهاتە زۆرەی کە لە دەرەوەی ئەمریکایە سەرفی ئەکات دەیەوێت بهێنێتەوە ناوخۆی ئەمریکا بۆ ئەوە ئەوێت هێزەکانی کەم بکاتەوە هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەم هێز کەم بکاتەوە هەمیش بابەتی شەڕ تۆزێک بە شێوەیەک لە شێوەکان بە ڕاستەیەکی دیکەیە ببات یاخود بەدیلەکانی خۆی دانێ لە جێگای خۆی بەدیلی ئەمریکا لە ئێستاە لە ناوچەکەیە بۆ سووریا بۆ نمونە هاوپەیمانەکەیەتی کە هاوپەیمانەکەی کاتەیەکە لە تورکیا بۆ نمونە لە تورکیا هاوپەیمانی ناتۆیە هاوپەیمانی ئەمریکایە ئەکرێت سبینێ پاشتەکشە بکە لە سووریا لە عێراق و تورکیا بخاتە جێی خۆی ئەمە ترامپ ئەگەرێکی وەها لە بەردەمیدا هەیە کە ئەم شتە بکات چونکە ئەوێ داهاتەکەی کەم بکاتەوە لە جێ ئەو داهاتە زۆری کە بێت بە هێزەکانی خۆی و بەبوونی خۆی لە ناوچەکەیە یەت بە دەستی دووەمەی کاواتە بە تورکیا کە توێتی ئەمە مەترسیەکەیە چونکە لە ڕابردووشە ئێمە بینیمانە کە تورکیا دەوڵەتێکی وەها فاشیستە کە ئێمە ئەزمموی ئەفرینمان هەیە سەریکانیمان هەیە بەر لەوە ئێمە ئەزمموی قوبروسمان هەیە لە بەردەستا لە قوبروسا تورکیا کاتێک چێتە ناو وڵاتەوە و داگیریەکە و هەتا بەم ساتەتیایە ماوەتەوە و کردوێتی بە پارچەیەکی دیکە لە خاکی وڵاتەکەی و ناوی ناوە قوبروسی تورکیا ئەمە ئەفری بۆ داهاتوو بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ باکووری کوردستانیش هەمان ئەزمون دووپات بکاتەوە سەرڕای ئەوەی کە گەلی کورد لە تێکۆشاندایە لە دژێم ئەمەی کە پلانەکانی تووشیا پێک نێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تاکە ئاستەنگ لە بەردەم هەموو ئەگەرەکانی تورکیایە گەلی کوردەکە ناوچەکەیە توانیوێتی ڕوبەڕووی ببێتەوە توانیوێتی شۆڕژگێرانە سەرجەم ئەو پلانانەی دەوڵەتی تورک پوچەڵ بکاتەوە بەڵام ئەگەری
هێرشەکانی تورکیا زیاتر ئەبێت لە کاتێکی وهایە ئەگەر بێت و ئەمریکا لە پاشەکشفکە لەو سیاسەتی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیەی تەنها سووریا نییە بابەتەکە عێراقیشە ئێمە بیرمان نەچێ ماوەی ساڵ و 2 ساڵێکی تەواوە گفتوگۆیەکی چر لە نێوان حکومەتی عێراق و ئەمریکادا هەیە بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا عێراق شیعەکان بە تایبەتیش ئێران زەختێکی زۆریان کسۆتە سەر ئەمریکا بۆ کشانەوەی هێزەکانی ناو وڵاتی عێراقا بەڵام لە ئەگەری ئەم کشانەوەیە وەکوتم هێزگەلێکی دیکە کە ئەبنە بەدیری ئەمریکا ئەویش تورکیایە لە ناوچەکەیە لەبەرەوەی تورکیا هێز ناتوەیە ڕەنگە دەزۆردان لە ناو عێراقا بکە کە ئێساش کردوێتی بۆ بە قوڵایی 40 کیلۆمەتراتۆتە ناو خاکی عێراق و جگە لە گەریلاکانی ئازادی هیچ کەس نییە ڕوبەڕووی ببێتەوە تاکە هێز کە تا ئێستا ڕوبەڕووی ئەو داگیرکاری یاێتەوە هێزەکانی گەریلاکانی ئازادی کوردستان بۆیە ئەکرێت بابەتەکە بە ئاراستەیەکی ترا بڕوا بەڵام ئەمەش 100% نییە ئێمە وەکو ئەزمموی ڕابردووی ترامپ باسەکەین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو ئەزممونەی کە هەبووە لە ڕابردووە ئەزممونێکی باش نەبووە لەگەڵ کۆمارەکان و لەگەڵ ترامپە. بەڕێز کارزان پرسیارێکی تر دێتە ئاراوە بە نیسبەتی ئێران دوێنە شەو بینیمان نەتانیاهوو وەزیری جەنگی ئیسرائیلی گۆڕی پێتان وایە ئەمە نیشانەیە کە بۆ هاتنە سەر دەسەڵاتی ترامپ یا چۆن پێناسەیەکەن بە نسبەت ئەو دۆخی کە ئێستا لە ئیسرائیل و شەڕێکی لە نێوان ئیسرائیل و ئێران ئەیبینین؟ لە ڕاستیە من جیاوازی بینم بابەتەکە تۆزێک وابەستەیە بە رووسیاوە ئەوەی کە هەیە ترامپ پێشوەختە هەندێک مەسیجی ڕوونی یاوە بە پوتین کە لە ئەگەری سەرکەوتنیا ئەو کۆتایی بە جەنگی ئۆکراینیا دێنێ لەگەڵ پوتینە هاو بەشێکی باشە بێت یاخود هاوپەیمانێکی باش دروست دەکات لە ئەگەری هەر ڕێکەوتنێکی نێوان ترامپ و پوتیندا ئەو ئێران هاوبەشێکی تەواوی رووسایە و پێچێت پاشەکشەی سیاسەتی ئەمریکا بکرێت لە بەرامبەر بە ئێرانە. گەرەکە تەنیا ئەوەیە زەختێکی ئیسرائیلی ئەمێنێتەوە لە دژی ئێران کە ئیسرائیل بە هەموو شێوەیەگەیەوێ هەموو ئەو قۆڵانەی ئێران کە هەیە لە ناوچەکەیە کۆتایی پێبهێنێ بەڵام لە چاتێکی وهایە ئەگەر بێت و ئەمریکا و رووسیا ڕێکەوتنێک ئەنجام بدەن یاخود پوتین و ترامپ ڕێکەوتنێک ئەنجام بن لە بابەتی ئۆکراینە پێم وایە ئەمە ئەرێنی ئەبێ بۆ وڵاتی ئێران بۆ ئەوەی کە ئەو هێرشانەی کە لە سەردەمی دیموکراتەکانە کە هەوڵێکی یاخود پلانێکی تۆکمەی ئەمریکا هەبووە بۆ پاشە شێپێکردنی ئێران ئەگەر هەیە ئەوە بەڵام تەنها یەک بابەت دەمێنێتەوە ترامپ لە بابەتە ئابوووریەکەوە ئەکرێ بتوانێت زەربە لە ئێران بدات چونکە لە ڕابردووە ئێمە بیرمان نەچێت لە سەردەمی دیموکراتەکان پارەکانی ئێران ئازادکران پارانی کە لە پێشتر دەستی بە سەرداگیرا بوو بەڵام بەهاتنی ترامپ نەک پارەکانی ئەسڵەن ڕەنگە پاشەکشەیەکی ئابووری دانپرسانی ئابووریش لەگەڵ ئێرانە تۆزێک سنووردار بکات ڕەنگە لە بابەتی ئابووریەوە بتوانێت لە دژی ئێران بوەستێتەوە چونکە هەڕەشەکانی ترامپیش هەمیشە لە بابەتی ئابووریا بووە لە بەرامبەر هەموو وڵاتان هیچ هەڕەشەیەکی ئەو تۆی جەنگی نەبووە یاخود هەڕەشەیەکی ئەو تۆ کە بابەتەکە بابەتێکی بە جەنگ بێیانی تەنیا ئابووری بووە هەڕەشەکان. ڕاستە ترامپ خۆشی وا پێناساکە کە لە سەردەمی 4 ساڵی ئەودا هیچ جەنگێک لە جیهان ڕووی نەداوە لەلایەن ئەمریکاوە جا پێتان وایە یعنی با هاتنەوەی ترامپ توانین چاوەڕوانی گرتنە بەری ئەو سیاسەتە تونتر سەبارەت بە ئێران بین بە جیاواز لە ڕۆژهەڵاتی ناوین وایە ئەو شتێکە من مەبەستەکەمەوە بوو ینی لە ئەگەری ڕێکەوتنی ئیسرائیل و لە ئەگەری ڕێکەوتنی رووسیا و ئەمریکادا لەبارەی جەنگی ئۆکراینەوە ئەو سیاسەتەی ئەمریکا پاشەکشێ ئەکات لە بەرامبەر بە ئێرانیش تەنها ئەوەی ئەمێنێتەوە وەکوتم ئیسرائیلە کە هەم بە هەموو هێز و توانای خۆی هەوڵی بڕینیە و قۆڵانەی ئێرانەیە لە ناوچەکەیە بە تایبەتیش لە پاش لوبناان
ئێمە هەڕەشەکانی ئیسرائیلمان بیر نەچێکە لە پاش لوبنان عێراق و سووریای کردوتە ئامانجی دووەمینی بۆ هێرشکردنە سەری کاوانەش هەمویان باڵی ئێرانن لە ناوچەکەیە و لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە و مەترسین بۆ سەر ئیسرائیل و بۆ سەر بەشەوەندەکانی ئیسرائیل و وڵاتانی گیان هەرچەنە ئیسرائیل پێمان وڵێ هەمیشە نەتەنیاهۆ هاوارێکی هەیە ئەڵێ من پارێزەری بەشەوەندەکانی ئەمریکام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام ترامپ بابەتەکەی بابەتی تەنیا ئابووری زۆر بەلاوە گرنگە گەڕانەوەی ئەو ئابووریە زەخمەی کە لە دەرەوەی ئەمریکا بەکارهێنێ سەر لەبەری گەڕانەوەی بۆ ناو خەزانەی ئەمریکا و بۆ ئەوەی بتوانێت جارێکی تر ئابووری ئەمریکای پێ هەستێنێتەوە ئەمە سەرڕای ئەوەی کە خۆشی لە ژێر هەنێک بارە خۆشی ئەوە کاتەوە یعنی چۆنەڵی بە شێوەیەک لە شێوەکان خۆی لە باجە زیێتەوە چونکە ترامپ یەکێکە لە سەرمایه‌دارە بەهێزەکانی ئەمریکا کە خاوەنی ملیارها دۆلارە و کە باجی نیاوە تا ئێستا لەم باجانە خۆت زیینەوەی لەم باجانە کە لە ئێستا یەکێک لە دروشمە کانی لەسەر ئیباس لەسەر سەرمایه‌دارەکان کەمەکاتەوە لە ناو ئەمریکایە بۆ پڕکردنەوەی ئەمە پێویستی بەوەیە کە ئەو ئابووری لە دەرەوەی ئەمریکا سەرفیەکان بیگەڕێنێتەوە بۆ ناو خەزانەی ئەمریکا. بەڵێ ڕاستە زۆر سپاس بەڕێز کارزان عەلی ڕۆژنامەوان لەگەڵمان بووی. سپاس بۆیەوەش کاتێکی خۆش. بەڕێزان گەیشتینە کۆتایی بەرنامەی گفتوگۆ ڕووداوەکانی ئەم هەفتەمان بمێنن لا خێر و خۆشیدا. گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕوودا